بە حاڵەت و واقعێکی دژواردا تێدەپەڕین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی ئیدارە و بەڕێوەبردنیشەوە بەتایبەت ئەوەی کە کلێن و درزی گەورە بێ کێشە سیاسیەکەیەوە ئەو لێکترازان و پارچە پارچەیی کە لە نێوان لە سیاسەکان هەرێمی کوردستاندا دروست بووە کە لە کۆتاییدا بۆتە نەهامەتی و بێتاقەتی و بێزاری خەڵکی زەماری هەرێمی کوردستان و دواتیش ئەو قەیرانە دارایی کە هەیە دەزانم بەڕاستی هاوڵاتیانی زۆر ماندوو کردووە و خەڵک زۆر بێزار بووە. ئەم بارودۆخە ئێستا دیارە ئەوانەی کە 26 ساڵی ڕابردوو کە حکومڕانی هەرێمی کوردستانیان کردووە ئەوان لە هەموو کەزیاتر تێدا بەرپرسیارن بۆ کە دەسەڵاتی هەیە لە هەرێمی کوردستان دەسەڵاتی سیاسی هەبوو علاقاتی سیاسی کردو لەگەڵ وڵاتان و اقتصاد و دارایی ئابووری هەرێمی کوردستانی بەدەست بووە و هێزی پێشمەرگەی بەدەست بووە و هێزی ئاسایشی بەدەست بووە و دەستگاکانی تری بەدەست بوو ئەوانە زیاتر بەرپرسیارن. ئێمە لێرەشدا دەمەوێت بڵێن ئێمە خۆمان لێ نابینە دەر ئێمە بەقەدەر خۆمان زاش ڕامانگەن و بەقەدەر قەبارەی خۆمان و پێگەی خۆمان و ئەوەندەی کە دەسەڵاتمان هەیە لە سێکتەرەکانی خۆمان بەرپرسیارین بەڵام لە شتێک کە 20 ساڵ پێش ئێستا ڕابردووە سیاسەتێکی چەوت و هەڵە کە 20 ساڵ پێش ئێستا 26 ساڵ پێش ئێستا پێڕەو کراوە من لێی بەرپرسیار